بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لێبێت ئازان و خۆشەویستانم لە هەر جێگەیەک بیسەر و بینەری ئێمە دەخوازم کە تەندروست باش بن. من دانیان نورەدین لە بەرنامەیەکی نوێی دوانگەی خەڵک لە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویستادەم. ئازان و خۆشەویستانمان تەوەری ئەمڕۆمان قسەکردن دەبێت لەسەرەوەی کە بۆچی ڕێگە دەدرێت خواردنی یاخود خۆراکی کوالەتی خراپ هاوردەی هەرێمی کوردستان بکرێت. یەکێک لەو کێشە و گرفتانەی کە هاوشانی ئەو کێشە و گرفتانەی کە هەر لە هەرێمی کوردستاندا بوونی خۆراکی خراپە و بوونی خواردنی کوالەتی خراپە کە لە نێو بازاڕەکاندا هەن کە ئەمە بەشێکی زۆری دەگەڕێتەوە بۆ نەبوونی کوالەتێکی باش و نەبوونی چاودێریەکی باش لەلایەن حکوومەت و کاربەدەستانەوە. لە ماوەی ڕابردوودا بینیمە بەتایبەتی لە شاری سلێمانی هەڵمەتێکی زۆر دەستی پێکردو لە نێو بازاڕەکاندا و لە نێو چێشتخانەکاندا کە تیایدا چەندین خواردنی کوالەتی خراپ و خواردنی ماوە بەسەرچوو و گۆشتی هاوردەکراو لە نێو چێشتخانە و لە نێو خواردنگەکان و بازاڕەکاندا دەستی بەسەرداگیراوە کە بەشێکی زۆر لە پسپۆڕان و پزیشکان باز لەوە دەکەن کە ئەم جۆرە خواردانە کە بەسەر چوو بنیا خود کوالەتیان خراپ بێت دەبێتە مایەوەی کە نەخۆشیێکی زۆر بڵاو بێتەوە و هەندێک جار ئەو خواردانە دەبێتە مای نەخۆشی شێرپەنجە کە میشۆ بەردەوام پسپۆڕانی ئەو بوارە ئاماژەیان پێکردووە. جێگەی نیگەرانیە کە لە هەرێمی کوردستاندا ئەم گرفتەبوونی هەیە و تاوەکو ئێستاش نەتوانراوە چارەسەر بکرێت، بەڵام لەم ساڵانەی دواییدا زیاتر ئەم کێشەیە تۆختر بووتەوە تاوەکو ئێستا نەتوانراوە چاودێریەکی باشی چڕی تۆکمە بکرێت بۆی کە خواردنی یاخود خۆراکی کوالەتی خراپ هاوردەی هەرێمی کوردستان نەکرێت لە مەرزەکانەوە تاوەکو هاوڵاتیان زەرمەند نەبن و زیانی تەندروستیان بۆ نەبێت بۆی کە ئەو جۆرە خواردانە دەرخواردی هاوڵاتیان دەکرێت لە هەرێمی کوردستاندا. ئەمە یەکێکە لەو کێشە و گرفتانە کە میشۆ بەردەوام بوونی هەبووە وەک ئاماژەشم پێکرد لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا یەکێک بوو لەو بابەتە گرنگانەی کە لە نێو سۆشیال میدیادا دەنگی دابوویەوەی کە چەند چێشخانەیەک چەند شوێنێکی گشتی و خواردنگەیەک داخرابوون بۆی کە خواردنی کوالەتی خراپ و خواردنی ماوە بەسەر چوو و گۆشتی بەستوو کە بنرخی گۆشتی خۆماڵی فرۆشرا و بە هاوڵاتیان، بەڵام ئەوەی کە گرنگە ئەو خۆراک و خواردانی دێتە هەرێمی کوردستانە و تا چەند گرنگە بە کوالەتێکی باش و چاودێریەکی باشەوە هاوردی هەرێمی کوردستان بکرێت تاوەکو هاوڵاتیان زەرمەند نەبن و زیانی تەندروستی بۆ هاوڵاتیانی ئەم هەرێمە نەبێت. ئەمە بابەتی ئەمڕۆمان دەبێت لە دوانگەی خەڵک کە ئێوەی ئازیز و خۆشەویست دەتوان ڕاوسەرنجی خۆتان لەسەر ئەم بابەتە بخەنە ڕوو. بۆ ئەم بابەتە هاوڵاتیان کۆمنتیان نووسیوە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک. چرۆ عوسمان نووسیەتی حکوومەت بەرپرسە لەوەی کە لە مەرزەکانەوە ئەو خواردانی یاخود ئەو خۆراکانی دێتە هەرێمی کوردستانەوە بە کوالەتێکی باشەوە بێت و چاودێری جۆری کوالەتەکان و جۆری خواردنەکان بکرێت. هەروەها تاها ئەحمەد نووسیەتی بەشێکی دەگەڕێتەوە بۆ بازرگانەکان و لەگەڵیشیدا بازرگانەکان سیاسیەکانیان لە پشتەوەیە بۆیە ئەو خواردانە دێتە هەرێمی کوردستانەوە. ئەمەش بۆ خۆی جێگەی باسە کە لە ڕابردوودا بازرگانەکان بەشێکیان بەرپرس بوونەوەی کە ئەو خواردنانە خود ئەو خۆراکانە بێتە هەرێمی کوردستان و کوالەتیان خراپ بێت. ئەمە بابەتی ئەمڕۆمان دەبێت دەچینە لای پەیوەندیەکانی ئەوەی ئازیز و خۆشەویست کاک ئەحمەد وەردەگرین لە هەولێر. کاک ئەحمەد گیان سڵاوی خوا لێبێ. السلام علیکم. وعلیکم السلام. سەر دوو چاومان. زۆر سپاس دەستخۆشتان دەکەم. زۆر سپاس کاک ئەحمەد گیان. دیارە لە هەرێمی کوردستان بەداخەوە خەڵکی هەرێمی کوردستان و لە ئێستاشدا سەیر چاکسازەکان و گرتوخانەکان دەکەین. ئەمە کە لە نزیکەوە دەبینم ئەوانەی کە لەو شوێنانە دەست بەسەر و جیراون و ئەوانە سەپانەوەتی ئەو خەڵکانە کە خۆیان پێ موسڵمانە، ئەو خەڵکانن کەوا مانجی ڕەمەزانیان دەخۆستەوە بۆ خۆ دەوڵەمەندکردن و جیفاپڕکردن ئەدا بە هەر شێواز و پێ توتی چۆن دێنێت چۆن داخلی دەکەیت و ئەمە نەکرد بۆ خواردن بۆ هەموو بۆ کەلوپەرەکانی کارەباییەکان بۆ کەلوپەرەکانی ناوماڵ بۆ هەموو شتێک ڕاستە. لە هەرێمی کوردستان هیچ چاودێرێک نییە. ئەمڕۆ خەڵکەکە وای هاتووە تەنها کۆکردنەوەی پارەی بەلاوە بەستە. ئەم دەنەژێت هەر ناونیشانێک بێ بە حرامی بێ بە حەڵالی بێ بە هەر شوێنە مهم ئەوەیە پارەی بەلاوە کۆ بکرێتەوە. تەنها ئەوەندەیە و هیچ تێشتر نییە و چاودێریش نییە. حکوومەت کاکە ناکرێت حکوومەت لەگەڵ هەر بازرگانەی لەگەڵ هەر هاوڵاتیەک پۆلیسش لەگەڵ بابنێ لەگەڵ هەر هاوڵاتێک ئاسایشش لەگەڵ ناکرێت. هاوڵاتەکە خۆی عەقیدەی دین و ئیمان و بیر و باوەڕێکی هەبێت سەرەتاوە دوو دەست نەبردن بۆ حرام و نەخواردنی ماڵی خەڵکی بە حرام
ماڵی خەڵکی بە حرام بزانێ ئەم شێوازە مامەڵەکردنە بە حرام بزانێ ئەمە پێوەست نییە بە ئەو کەسەوە کە مەسەرەن پابند بێ بە ئاینی پیرۆزی ئیسلامەوە کەسێک بێ ئەهلی مزگەوت بێ پابند بە وجدان و ئەخلاقی ئەو کەسەوە ینی زۆر جار با کەسەکە نوێژکردی بەڵام سیرەکەی ئەم ڕۆشتی هەر تێدا ینی ئەمە بۆ خۆی جێگەی نیگەرانیە کە نابێت تۆ مەسەرەن ڕوو لە خۆی ترسی خوا لە دڵا بێت لەوەی کە دەرخوارد ئەبێ ئەو کەسە لە سەرەتاوە لە پەروەردەی لە دوای دایبوونەوە قۆناغ بە قۆناغی پەروەردە تێبگەێنێت چۆن هایە حرام چۆنە و حەڵال چۆنە چۆن مامەڵەکردن چۆنە دوو پرسیارە تریشمان ڕێگەی بەرنامەکەتان نەمزانی لە ڕابردوودا دیار بوو شتێک واژ کۆکرا بۆ لە پەرلەمانی عێراق بۆ دارەوەی پاشەکەوتی موسا نەمزانی بە هۆکارێک بوو ئەندا پەرلەمانەکانی کۆمەڵی ئیسلامی بەشدار نەبوون لە واژ کۆکردنا دووش لە داهاتوودا هیوادارم ئەندا پەرلەمانەکان دەست پێشخەری بکەنی کۆمەڵی دادگەری ئەسکالایك لە محکەمەی اتحادی تۆمار بکەن پارەی پارالێل بەپێی دەستوری عێراقی لە هەرێمی کوردستان لە سەر تاسەری عێراق خوێندن بە خۆڕاییە لە ئێستادا ئەو پارەی پارالێلا وەکو خاوەیەک لە خەڵکی هەرێمی کوردستان وەردەگیرێت لە حکوومەتی عێراقی ئەم شتە نیە ئەندا پەرلەمانەکانی کۆمەڵ دەست پێشخەر بن سکالایك تۆمار بکەن لە دادگای فیدرالی بۆ ئەوەی ئەم پارە ئەم حەقە بۆ خەڵکی فەقیر و هەژارە بگەڕێتەوە دەستا خۆش سپاس دەکەم زۆر سپاس دەکەین کاک ئەحمەد لە هەولێرەوە کاک سەید کەریم لە کەرکووک وەردەگریم کاک سەید سڵاوی خوا لێبێ السلام عليكم برای عليك السلام ورحمة الله سرچاومان راوتماتەکەم دەست خۆشی ئەو بەرنامە جوانە دێتم دیوان بەردەوام بوونی بەڕێستانە سڵاو لە کەناڵی ئاسمانی پێیان عزیز ئێمەی سەر هەردوو چاومان مامۆستا گیان من قسەکانم لە دوو تەوەرە کورتەکەمەوە بۆ بەڕێزت یەکەم تەوەری یەکەمیان سەبارەت بە بازرگانەکان بازرگانەکان ئەو کەسانی کەوا بازرگانیەکەن لەم وڵاتەی ئێمە یعنی دەگەڕ ڕێزمە ژمارەیەکی کەمیان نەبێ ئەوە خانیتر لە ڕووی ئەتەچێتی بازرگانیەوە یاخود زەڕۆنتر بڕێم لە ڕووی ڕەوشی بازرگانیەوە مزداقیەتیان نییە ڕازگۆییان تیان نییە ئەمە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەو خەڵکانی کە خەریکی ئەو بازرگانیانن تەنها چاویان بڕیوەتە ئەوەی کەوا تا چەندێ قازان دەکەن تا چەندێ ئەتوانن بەرهەمەکانیان ساختکەنەوە بێ ئەوەی کە گرنگی بە هیچ لایەنێکی دینی ئەخلاقی نیشتیمانی وجدانی بدەن ئەمە کارەساتە بەڕاستی کارەساتە عەزیزەکەی من تۆ ئینتیمات بۆ خەڵکەکەی خۆت نەبێ تۆ ئینتیمات بۆ نیشتیمانەکەی خۆت نەبێ تۆ کەسێبی بێ مادەی بەسەرچوو ئامێری بخراپ شتی کوالیتی نزم بینیتە وڵاتەکەتەوە پەرژین بێ لە ڕووی کەناڵەکەتان ئەم وڵاتە بە شوێنی خاشاک و خۆڵ بزانانی ئەم وڵاتە وا لە وڵاتە تێگەشت بێتی کە ئەمە وڵاتێ بێت کە هیچ حبێک و خۆشەویستێکت بۆ وڵاتە نەبێ بەڕاستی ئەمە کارەساتە ئەم وڵاتە بە وڵاتی خۆت نەزانی یعنی تەنانەت هەندێک لە جار هەندێک چیرۆک ئەبیستین ئەڵێ کابرا چۆ لە سین بڵۆتێکی دروست کردو بۆ 1 ساعت ئیشکە بڵۆتێکی دروست کردو بۆ 4 ڕۆژە ئیشکە ینی ئەمە بەڕاستی ئەم بازرگانانە تیرۆری وڵاتەکەی خۆیانەکەن بەڕاستی ئەم بازرگانانە حەقە لەم وڵاتە شار بە دەرکرێن ئەمانە خەڵکی ئەم وڵاتە نین ئەوەی سروشتی ئەم وڵاتی خۆش نەوێ ئەوەی کە بەزەیی بە خەڵکانەیەتەوە بەزەیی بە وڵاتەکەیان نەیەتەوە بەڕاستی کارەساتە ئەمە تەوەریان سەبارەت بە بازرگانەکان هەندێک بازرگانیشمانەیە با ئەوەی جیا بکەینەوە هەندێک بازرگانمانەیە بەڕاستی بازرگانی چاکن یا هەندێک بازرگانمانەیە بازرگانی چاکن بازرگانێکن کە هەوڵ ئەدەن کە شتی باش بێنە ئەم وڵاتەوە با هەمووی زەربی سفر نەکەین تەوەری ئەگەر ئیجازە بدەی مامۆستاگیان بە کورتی ئینشاءڵڵا تەوەری دووەمم هەموو وڵاتێ لە هەموو وڵاتێکە یاسا هەیە تەختیت هەیە تەنزیم هەیە ڕقابە هەیە قیادە هەیە ئیجا ڕقابە هەیە ینی ڕقابە لە وڵاتی ئێمەیان سفرە ینی تۆ وەرە چاودێری بازار بکە ڕاستە ئەڵێ بازاڕی ئازاد ناکرێ من لە دوکانێ بۆ نمونە شومەکێ بکڕم بە مەبلەغێ لە دوکانەکەی تر کەمتر بێ بەم ڕۆژگارە من بڕۆم دوکان بە دوکان بگەڕێ مزانم کامە شتومەکەکەی هەرزانە کامە شتومەکەکەی چاکە بە تایبەتی لە ڕووی تاریخەوە ینی هەندێک جار تۆ بۆ نمونە یەکەیە دەرچووە هێشتاکە نەگەستێتەوە ڕۆژە تاریخە ڕۆژێ پێشووتری لێدراوە هەمومان نەزانی 4 ساڵ جارێ مانگی 28 مانگە 4 ساڵ جارێ بێتە 29 جار وایە نووسراوە 32 ئەمە ئەگەڕێتەوە بۆ چی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کەوا حکوومەت ڕقابەی نییە حکوومەت ئەبێ ڕقابەی هەبێ ئەبێ چاودێری بازرگانەکان بکە چاودێری دوکانەکان بکە مەعقول نییە تۆ دوکانێک تووە هەنێ ماسی هێناوە نازانمە ماسا
بەسە چیا فاقەکاتەوە ئەو هەموو نەخۆشیە چییە ئەی وەزارەتی تەندروستی وەزارەتی ناوخۆ یعنی ئەو خەڵکە گشتی تووشی سەرەتان بووە بە هەڵامات ئەی هاوار یعنی ئەو خەڵکە ئیبادە بووە بەڕاستی حق حکوومەت بیر لەوە بکاتەوە دووکان بە دووکان خەڵکدانە وەکو جارانی چۆن حکوومەتی پێشووتری عێراق کەسێ تۆزێ نرخەکەی بەرز کردایەتەوە کەسێ شتێکی خراپی بهێنایە ئەو پەڕی ئیجرائاتێکی لەگەڵا ئەبێ ئەو پەڕی ئیجرائات زۆر سپاس بۆ پەیوەندیەکە دەچمە تەکیە کاک سەرمەد وەرەگرین کاک سەمەد گیان سڵای خوا لەوێ کاک سەمەد لە تەکیە داوای لێبوردنی لەکەین دیارە چاوەڕێی زۆر کرد پەیوەندیەکەی پسرا دواتر بەشکم بتوانێت پەیوەندیمان پێ بکاتەوە ڕاو سەرنجی خۆی لەسەر ئەم بابەتە بخاتە ڕوو. ئازان خۆشەویستان وەک کاک سەید کەریمی ژاماژی پێکرد هۆکاری ئەم بابەتە بۆ دوو هۆکار دەگەڕێتەوە هۆکارێکیان پێویستە بە بازرگانەکان هەڵبەتە هەندێک لە بازرگانەکان ئەو خۆراک و خواردنانەی دەهێنە هەرێمی کوردستانەوە هەندێک جار کوالەتێکیان وەکو پێویستنی یاخود بەسەر چووە یاخود زۆر جار وەک لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا بینیمان خواردنێ خۆراکێک خورمایەک بۆ نمونە بەسەر چۆ بەڵام بڕوارێکی دیکەی لێ دەدەن و دووبارە دێنێتەوە نێو بازار کەمەش بۆ خۆی زیانێکی زۆری تەندروستی دەبێت بۆ هاوڵاتیان و دەبێتە مایەوەی کە نەخۆشی بەرۆکی هاوڵاتیان بگرێت ئەمە پێیوەستە بە ویژدانی ئەو کەسەوە تا چەند گرنگە ئەو کەسە ویژدانی هەبێت بۆ بتوانێت هیچ ترسی خوا لە دڵی دابێت ئەم کارە نەکات لەبەروی کە زیانی بۆ کۆمەلگا دەبێت زیانی تەندروستی بۆ خەڵکی دەبێت ئەوە هەروەها بەشێکی دیکەشی هۆکارێکی دیکەشی دەگەڕێتەوە بۆ نەبوونی چاودێریەکی ورد هەرچەندە لە نێو بازاڕەکاندا ئەم چاودێریە دەبینێت بەڵام وەکو پێویست نییە لەبەرەوەی کە وەک ئەو کارمەندانی ئەو بە شاماژی پێدەکەن کە بوونی کارمەندی کەم لە ناوچەکاندا نەتوانێت وەکو پێویست کۆنتترۆلی چاودێریکردنی خۆراک و خواردن کەن لە نێو بازاڕەکاندا وەروەها پێویستە لە سنوورەکانیشدا ئەمە بۆ خۆی چاودێری بکرێت و ئەو خواردن و خۆراکانی دەهێنرێتە نێو هەرێمی کوردستاندا تاقیکردنەوەی بۆ بکرێت وە بخرێتە بەر تاقیگەوە بۆی کە بزان کوالەتی ئەم خواردنە ئەم خۆراکە گونجاوە کە بە تایبەتی بابەتەکانی شیرەمەنی و شیر و ئەو بابەتانش کە بەشێکی هەم لە ناوخۆدا هەیە هەم بەشێکیشی لە دەرەوە دێنێت هەرێمی کوردستان گرنگە کە چاودێریکی ورد هەبێ بۆ تەواوی خواردن و خۆراکەکان کە لە دەهێنرێتە هەرێمی کوردستانەوە وەروەها لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا بینیمان و میدیاکان و بەشێک لە سۆشیال میدیا سەرقاڵی ئەم بابەتە بۆی کە زۆرێک لە چێشخانە و خواردنگەکان داخران بەوەی کە خواردنی گۆشتی بەستویان دەرخواردی خەڵکدا بوو بەداخەوە کە ئەم گۆشتە کەس نازانێت لەکوێوە دێت وە کوالەتی کۆنتترۆلی بۆ کراوە چاودێری کراوە جۆری گۆشتەکە چییە و چۆن سەر بڕاوەوە چ زیانێکی خراپی دەبێت بۆ تەندروستی کە لە مای ڕابردوودامە بینیمان بەشێکی زۆر لەو شوێنانە داخران ئەم خواردنە ئەم گۆشتە بەسەرچویان لە نێو چێشخانە و لە نێو خواردنگەکانیاندا دەرخواردی خەڵکیاندا بوو بەداخەوە کە ئەمە بەشێکی بێتە هۆی مایەوەی کە خەڵکی متمانی نەبێت بە شوێنە گشتیەکان لەو شوێنە گشتی و لەو چێشخانانە بەگشتی ینی بتوانێت نانێک خواکە دەبینێ بەو شازە چەند شوێنێک دادەخرێن یاخود بەهۆی پاک و تەمیزی ئەوەی کە پابند بە پاک و تەمیزی شوێنە گشتیەکان یاخود چێشخانەکانیان دادەخرێن. وەڵازان ئەمە بابەتی ئەمڕۆمان دەبێت ئێوە یازیز و خۆشەویست دەتوانن لە ڕێگەی ئەو ژمارە تەلەفۆنانەوەی کە لەسەر شاشەی پێیام نووسراون پەیوەندیمان پێ بکەن و ڕاو سەرنجی خۆتان لەسەر ئەو بابەتە بخەنە ڕوو هەر بۆ ئەم بابەتە بەشێکی زۆر لە هاوڵاتیان لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک نووسیانە دوو حیزبی بنەماڵە بیر و هۆشیان لای پارەیە گرنگ گومرگ وەرگرتنە نەک چاودێریکردنی خواردن و ئەو خۆراکانی دەهێنێتە هەرێمی کوردستانەوە ئەمە سالم ڕانەی وای نووسیوە محەممەد شەنگاری نووسەتی لە بەرپرسەکان بپرسن کە بۆچی بۆ شێوازەیە بۆ دەبێت خواردن و خۆراکی ماوە بەسەرچوو یاخود کوالەتی خراپ بێتە هەرێمی کوردستانەوە و هەروەها ئارام فاتەحی نووسەتی لەبەرەوەی دوژمنی میلەتی خۆیانن دەیانەوێت هەموو خەڵکی کۆمەڵکوش بکەن دز و مافیا و کاری خۆیانە
بەشێکی زۆر لە هاوڵاتیان و هەر لە نێو شەقامەکاندا کە دەیاندوێنی یاخود لە سۆشیال میدیایە کە بەو شێوازە کۆمنت لەسەر ئەم جۆرە بابەتانە دەنووسن هەمیشە و بەردەوام هۆکاری ئەم جۆرەشتانە یاخود هۆکاری زۆرێک لە کێشە و گرفتەکان لە هەرێمی کوردستاندا دەگەڕێنەوە بۆ دەسەڵاتداران بۆ حکومڕانان بۆ ئەم حکوومەتە ماوە بەسەرچووی کە لە هەرێمی کوردستاندا هەیە کە بەشێکی زۆر لە کێشە و گرفتەکان تاوە کێسان نەتوانیوە چارەسەر بکات و ئەمە بۆ خۆی یەکێک لە کێشە سەرەکیەکان وە پەیوەستە بە تەندروستی هاوڵاتیانەوە بەداخەوە ینی لە بەرنمەکانی پێشووترماندا چەندین جار باسمان لەوە کردووە کە پزیشکان پسپۆڕانی بواری خۆراک و خواردن باسییان لەوە کردووە کە هۆکاری زۆرێک لە نەخۆشیەکان و بە تایبەتی نەخۆشی شێرپەنجە دەگەڕێتەوە بۆ خواردنی خراپ خواردنی ماوە بەسەرچوو خواردنی کوالەتی خراپ کە ئێتر لە ڕێگەی بازرگانەکانەوە بێت لە ڕێگەی ئەوەی کە بەسەرچوو بێت و دەرخواردی هاوڵاتیانی دەدەن دەبێت مایەوەی کە نەخۆشیێکی زۆر بڵاو بێتەوە و کاریگەری هەبێت لەسەر تەندروستی هاوڵاتیان بۆیە گرنگە هەم بە تایبەتی تر بازرگانەکان ینی ویژدانی خۆیان بخەنەگەر بۆ ئەم بابەتە ویژدانیان هەبێت لەوەی کە لە وڵاتێکەوە کاتێک کە خواردنێک دێنێت خۆی چۆن ئەم خۆراکە ئەم خواردنە دەهێنێت بۆ مناڵەکانی بەم شێوازە بێنێت بۆ ئەم کۆمەڵگایەش ینی دوجار هەمومان دەمرین ینی لێپرسینەوە هەیە ینی بیری لای ئەوە بێت کە ڕۆژێک دێت لێپرسین لەسەر دەکرێت لەسەر ئەو کار و کردوانەی کە دەیکات وە ترسی خۆی لە دڵا بێت بۆی کە خواردنێکی خراپ خواردنێکی کوالەتی خراپ دەرخواردی میلەتەکەی خۆی نەدات وهروها پێویستە کاربەدەستانیش ینی بە ئەرکی خۆیان هەستن وە ئەو بەرپرسیارەتی و ئەو دەسەڵاتی کە هەیەە بتوانن بەکاری بێن و تۆکمەتر و باشتر چاودێری ئەو جۆرە بابەتانە بکەن دەچمە لای پوێندەکانی ئەوەی ئازوو خۆشەویست کاک عەبدوڵڵا وەردەگرم لە هەولێر کاک عەبدوڵڵا گیان سڵامی خوا لێوێ وعەلەیکە سەلام سەر هەردوو شامان وەڵای ئێکی بەسەرجوو خراپ ئەوەیشی چییە؟ بەڵێ ئەمە ئیشی ئەو کۆمپانیا مەدەنی چۆن ئەبێنە سەح کتیب لە حدوددانێتی بۆ پارەی وەرگری بۆ پارەی خۆی هەچی پێ هەر بەڕێکە دوو ئیشەکەت ئەوێت و کۆمپانیا ئەوێت نابێ ئیشە ئەو ئیشێکە ئەوە ئیشی سەحەیە کە نابێ مامەسەوە ئەوە ئیشی سەحەیە ئیشی کۆمپانیا نییە بۆیە وای لێدێ تا ئەوانە وأخواننا بارك ببريكا ذكي بقوتي فكذا مهم قال ولا دوام إشي أواني وإشي صحيح جو حكومة شدة وسعادة فيك اشتباشي بوداني كذا إلى حلولي معاشي قويدا تنقسمت في أمي شيء يكشد نيتنا أريد كردستان بلا جو فتما يكون بانياني والله لو يباشر هذا تو بعد اشتكان اشكبتها اشتكان هرزادة مثل بعض الفتواني السعوديين أو بعض القارب اشتك بدينارك بدو دنياري بلا غريك بشتي بلي دقري لسوزيا كي غرامي كي بدو هاتوا الحالي شيء بيه ولا يدري كاكا دامن غرامم دا أو دا بارم يسنا أدو بعد برينجك بفندا 6,000 ديناري أدو أقول قولي كنسا كم كيا وايدينا هذا ثاني سعوديري كي حماس سعوديري كي كاشي من أما إيشي صحيح إيشي كومبانيا دي زۆر سپاس بۆ کاک عەبدوڵڵا لە هەولێر لە چاڵقورنەوە لەگەڵمان نابوو بوورن کاک ئازاد لە سلێمانی وەردەگرین کاک ئازاد گیان سڵاوی خوا لێوێ سڵاوی خۆتان لێ بێوارەتان باش وعەلەیکە سەلام سەرچاومان زۆر سپاس سەبارەت بە کوالێتی خراپ و باسی خۆراک بکەن کاکە وەڵڵی ئەمانە خۆیانین بەڵێ یعنی باوەڕێ بێ ئەم لۆرێ مریشکانی کە لە تورکیا و لە شوێنانی کەوەیان ناوڕاستەکەی پڕەکەن لە زگەری بەست و من خۆم چەند ساڵی ئیشی مریشکم کردووە ئەزانم کە چۆن هێناویانە ئەجا ئەم قاچاقچێتی دووگۆ ئەمینانەوە هەموو ماوەی بەرپرسەکان ئەیان کرد یعنی خەڵکی ئاسایی ناتوانێ ینی ئەم لە فڕۆشەی بازار ئەم جگەرە بەستووە کە ئەبینی دە بازار لە پەکان ئەیفرۆشن بە دوکانەکان چۆن نەدا ئێمە هەر بڵێن خواردنی سەر عارەبانەوەمانە هەر هەمویان جگەری بەستووە دەبا دانێ لەمانە بکرن یا شەو مراقەبەی بکەن زان ئەم جگەرە لە شوێنن ئەم جگەرە هەمووی لەلاو بەڕادە گەورەکان ئاەت
هیانە یەکتەنی تێکردووە لە بەشی پێشەوە لای ناوە نابینرێ کەشفیش ناکرێ با ئەو لۆریە لە ناوڕاستەوە نییە لیژنەدانێن لە سەیتەرەکانە تەفتیشیکەن ئەنجام من ڕستنی جبسێکم لایە بە ڤیدیۆیشم کردووە حەزەکەی بۆ کەناڵە بەڕێزەکەتانێن یارم نردوشمەوە لیژنەکانی قایم قامێت جبسی کیشە ئێرانی سی سرکەکە کەپس بۆ پێوەی هەر سی سرکەکە کەپسەخوا شایەداوە پێشمە حەزەکەی ئێستا بۆتانە نێرم نردوم بە لیژنەکانی قایم قامێت هیچیان لەسەر نەکرد بە منەڵێت تۆ عنوانی مارچێتەکەمان بەرێکە لێو کردو کاکە ئەمە خۆ مارچێتی داما و دروستی نەکردووە ئەمە جبسی کیشە لە ئێرانەوە دروست دەکرێەوە هێندێ یعنی سی سرکەکە چۆن لەگەڵ هەویرەکە کەپس کراوە کەپس بووە چێژ ئێوێ ڕقەی من لای جەنابتانە بۆ هێنێرە من نادۆم بە لیژنەکانی قامخانێت هیچ قسەیان لەسەر نەکرد ئازاد بۆ هەر ئەو جۆرەشتانە یانی چەندین شتی دیکە هەیە کە هاوردەی هەرێمی کوردستانە باوەڕێ بێ هەوەی هەمووی دەستی باوادەستێکی لە پشتەوەیەکە هێنن یعنی زەلامی ئاسایی ناتوانێەوە بێنێ باشە بۆ لەناو کەرکووکا بڕۆ چکەری بەسووتەوێ هەندی تەوێت گۆشتی هندی تەوێت چی هەیە لەناو پێنجوێنە لە ئێرانەوەیە هەموو مارشێتەکان و دوکانەکان بە ئاشکرا هەیەە ئێر ئەوە شێتەوە ناو سلێمانی یعنی شتەکە ئەتوانێ بە بەسیترێشت بە قاچەقچێتی بێنی من دەستخۆشکەریتان لێ یەکەم دەستخۆشکەریش لەو لیژنەکانی قامخانێ دەگەم با ئێمە کاگازاد ئەوە خۆی ویستم لەسەرەوە پرسیارکەم ئەمەش بۆ خۆی گرنگە لە نێو بازاردا ئاگادار بین بە تایبەت خواردن دەستخۆشکەریان لێ یەکەم یعنی باوەڕێ بێ ماوەیەکە یعنی هەستەکەم ئەوە ترشاتی خراپ ئەوە ماست ئەوە گۆشت ئەمانە زۆر دەستی بەسەراگرنەوە هیوادارم هاوڵاتیانیش لیژە ڕقەمەکانیان هەر لە ڕێی جەنابتانەوە بڵاوی کەنەوانێ کە شتێ بوو خەڵک تەلەفۆنیان بۆ بکات با ئێمە دەستخۆشکەری لەوانیش بکەین ینی بەڕاستی خەڵکیش گرنگە کاگازاد ینی کە ئەبینێ خواردنێ چێشخانەیە مەسەڵەن بەڵام هیچ شتێکیان لەسەر نەکرد بەسمەکەیشم نادۆ بۆ لیژنەکانی قایمخانێت بە فایبەریش بۆم نادۆن هەرسی سرکەکە کەپس بووە کەپس بە جبسەکەەوە ڕاستەکەی جبسەکەیش لە ئێرانەوەیە جبسی ئێرانیە نیە بەشێکی زۆری و جبسانە ناڵیژەی خوا ئەرە وەڵڵای یعنی ئاو بەدەمێەوە بەدەمێ بۆ خەرێب بیخوا و سوتە پێمانزانیە سیرەکەی سرکەکە تەبع بووەتیان بەداخەوە کێش بڕوا ناکە من بە ڤیدیۆ بۆ هێنێرم زۆر سپاسەکەین کاک ئازادیان دەستا خۆش بێ سەرکەوتوو بن لەگەڵمانە زۆر سپاس دەستا خۆش بێ زۆر چاوەکەمی کاک ئەیوب لە سەی سادق وەردەگرم کاک ئەیوبیان سڵای خوا لێبێ السلام عليكم برزجان باش وعليكم السلام سرد وتشاومان دوري ام جارما لسر اول كاتو علي كوراكي خراب كيو ناو ترين كردستان مخصوص لوانه بلا لسر هاوردكني خوراكي خراب واردي كواليتي خراب بلا خوي او خوراكاني كيو كردستان خوي الراسيه اگر انتم تصالات لبشتيانو نبن بەشی خۆ ئێمە مەرزمانی لە مەرزانەوە یەنە ناو هەرێمی کوردستانەوە یعنی مەقسەد لەسەرەوەی ئەگەر حکومەت خۆی لە پشتی ئەمانەوە نەبێ ئەم خۆراکۆی کوێتەوە وانە ڕاستە اینجا بۆ میسا جگەری بەسوو هەیە لە بازارە پێی ئەڵەی باشە ئەمە لەکوێ بوو ئەڵێ وەڵا ئێرانیە و لە هاتوۆت ئەم دیێ ئەم خۆی ئەم جگەرە کە ئێمە کون لایانی خراپی هەیە ئەو منە لەوەشێ بەسەرچی بێ خوازانە هی چی جۆرە ئاژەڵێکە بەهینی مریشی پێکە سەشنە لە دۆلەر ڕێیاوی گوێ درێژ و ئەسو ئەمانە دەرەچی سەنان خۆم بینیم لە مارکێتە خەڵک بردێتی لێی ناوە لە ماڵە تانی بۆگەنی لاتەوە خراپ بووە هەنی بە کورتین لەسەر ئەوە ئاڵێم ئەگەر بێت و ئەم حکومەتە بڵێن چۆن هینێکدا نەمێ بۆ ئەم کەس جۆرە خواردنانەکە ناو حکومەت ناو هەرێمی کوردستانەوە بەهینی نەکە بۆی لە ڕاستی خۆ ئاشکرا ئەم خۆراکانە کە هەیە ناو حکومەت لە پشتیوێتی بۆ ئیکە تاق بێتەوە سەربێتەوە لە کوردستانەکە ئەرەوەڵە لە پشتی ئەمانەوە بێت لە پشتی ئەمانەوەیە ئەینا خەڵک هەتاکو بەیانی قسەکە بڵێت ئەم خۆراکە بەسەر شووە ما بەسەر شووە بەعمل نایە هیچی سادەی نییە لەبەرەوەی کە حکومەت لە پشتیوێتی تێدە
ناو هەرێمی کوردستانەوە جاوەرە ماسودۆکەم ئەو ماسودۆی کە هەمانە لە کۆکاکانە فرۆشتێ هەر تەمی کردووە کەسەری ماسەکە سری تەمی کردووە هۆکار چییە لە ئێرانوە یان لە تورکیا و هاوردی هەرێمی کوردستان کرا لە مەرزەکانە هیچ خاڵێکی پشکنی نییە بۆ ئەوی کە بزانن کە ماوەتە چووە چی جۆرێکی ئاژەڵە لە چی جۆرێکی ئاژەڵە هاتۆ بەرەمێنرا و ڕەوانی هەرێمەکرێ هەنی ئەگەر بێت و لایەنی پەیوەندیدار بەسەر ئەم شتانە بچنەوە بزانن کە چی دەستێ لە شوێتی ئینشەڵا تەمەنای ئەوەکەم کە ئەو خۆراکانە نێنە ناو هەرێمی کوردستان خۆش بێ کاک پۆڵا لە هەولێر وەردەگرین کاک پۆڵا یان سڵای خوا لەوێ وڵی خوا لە بەڕێزێت لە کارمەندەکان لە هەموو بینەرەکان کاک دانیار وعەلەیکە السەلام سەرهەد و چام کاک پۆڵا گیان بەداخەوە بە زۆر بەداخەوە نەک خۆراکی ماوە بە سەرچوو کوالێتی خراپ لە ڕووی دەرونیەوە لە ڕووی ڕۆحیەوە کۆمەڵگاکەمان بۆ وای بەرە ئەو هەڵ دێرە بردرا کاکە دانیار هەر خۆراک نییە کوالێتی ئەو دیاردە قێزەونە دەرونیانەی کە شیرازەی کۆمەڵگەی کوردی تێک دەدا دوو لە ڕووی تۆ هەموو بینەرە بەڕێزەکان تاکە دوو ڕوویەت چێ لە ناو میلەتە بڵاویان کردووە وەکو سیاسیەکە ئێخۆ ئەوانە ئەو کوالێتە خۆ ڕاستە حکوومەت بە پرسی یەکەمە کاکە دانیار دەبێت تیمی کوالێتی و لیژنەی بەدواداچین زۆر بکە بەڵام ئەوانەی ئەو کارە دەکەن تۆ بڵێ ڕۆژوو نەگرن تۆ بڵێ نێژ نەکەن ئێدە با بزانین کۆمەڵناسمان نیە کاکە کۆمەڵناس چیکردنەوە بۆ ڕەفتار و هەڵست و کەوتی کۆمەڵگاکان بکە هەموو میلەتان کۆمەڵناسی گوێریان هەبوو گوێر ڕاستە هەمانە لە کوردستان بەس بابێن ڕوونی کەینەوە شیکەینەوە لە هەموو چینەکان چیکردنەوەی کۆمەڵناسی دەرووناسی بۆ ئەو کۆمەلگایە بکەین بەشێکی پەیوەندی بە دام و دەستگا و سیستەمە وای لێ کرد بەس بەشەکەی تری بۆ نەناخی وایە تا کۆمەلگا تۆ دەچی گۆشتێک دەینی بە ناوی گۆشتێکی تر کوالێتیکی خراپ نەخۆشی بڵاو دەکاتەوە پاساویش دەینێتەوە کاکە دانیار پاساو دەینێتەوە من هەمیشە دەڵێم کۆمەلگاکەمان بێ کۆمەڵناس بوو بێ دەرووناس بوو بۆ وا دەکەین کاکە بەرپرسەکانمان خەمی ئەو وڵاتیان نییە تۆ بەڕێزان ئەوانەی هاوزێ پلپەلانە دەکەیت خەمی هاوشارەکەت نییە خەمی دراوسێکەت نییە خەمی خزمەکانت نییە خزمی کەسوکات ڕاست یانیام کۆمەڵگای هەر لەوانێ ئەو خواردنە خراپی دەیهێنی بەر خزمێکە بکەی بەر ناسرایەکە بکەی هەر یعنی ویژدان چی لێ بەداخەوە ویژدان خۆی کە دانیاریەک ببوورە هەندەزار بەڵێ هەندەزار ئەو قسانە دەهێنمەوە خۆم شەرم لە خۆم دەکەم خۆم باوەڕت بێ ماوەیەک لەو پێش کاکە دانیار ماوەیەک لەو پێش حاڵی هەولێر باوەڕت بێ دڵت بە هەولێر دەستی ئەو شوێنە نەشیاوانە و بە تایبەتی گوندی لوبنانی کاکە دانیار لەنگە بەڕێزت بیستوتە بەڕێکەوت لە نزیک وەزارەتی ئەوقاف تووشی سێ پیاوی ئاینی بوو ڕێزم بۆ پیاوانی ئاینی هەیە ئەوانەی بەڕاستی خواناسن بەڕاستی ئاین پەروەرن بەڕاستی دڵسۆزن لە پەیامەکەیان لەگەڵ سییانیان کەوتمە گفتوگۆ کاکە دانیار کەوتینە گفتوگۆ وتم مامۆستایانی بەڕێز ئێوە گەنج دێتە مزگەوتەکەتان ئێوە وتار دەدەن گوتیان بەڵێ وتم لە مێژووی هەولێر وای بەستەت هێنراوە گوندی لوبنانی قەریەی لوبنانی بۆ قبول دەکەن بوو دووە قسەیەک ناکەن لە خوا ناترسن یەکیان بەڕاستی دوو ئەوەندە شەرمم کرد وتی ئەوانەی دێن زۆر لەوانەیە لە من یعنی مەلایەکە مسلمان کردی وا ئیرادەیان تێکسکاندووە وتم مامۆستا تۆ چۆن تۆ بەرگەل لەبەرە تۆ بەرجی لە شوێنی منبەری پێغەمبەری چۆن پاساو دەدەی ئەوانە بۆ وا لە شارەکەت دەکەن ئێیان واز بێنە مەسە سەر منبەرەکەت واز بێنە کە پێت ناکرێت کە دیفاع لە ملت ناکەی لە ئاین ناکەی لە خاک ناکەی بۆ وا دەکەی کاکە بۆ وا دەکەی مێژووی هەولێرکەی وا بووە چێ هێشانات وەرە کاکە دانیار واژوو کۆکەوە دەر ڕۆژ خەریکی ڕاپرسێک بە لە هەولێر ئەو دیاتە قێزەونانەی هێنراونەتە هەولێر باوەڕ ناکەم یەک کەس ڕۆژێک لە ڕۆژان ئاو هەوای هەولێری هەر مژیبێ ڕازی نییە ئەدی چێ دەیهێنێ چێ بێدەنگە یاسایەکە خۆ بە هەموو یاسایە کاکە دانیار دەبێ قەدەغە بکرێت چێ نەوانی یاسایەکەیان دەرکرد چێ داواکاری گشتی چێ نازانم چی تر کەواتە بەرەو هەڵدێربردنی کۆمەلگاکەیە چینەکان دا هێزراون دەناخەوە خەریکە ئیرادەی ملەتەکەمان دەشێنن بۆیە زۆرجار لە کەناڵی بەڕێزیشتان وتومە دەبێت لە سەفرەوە دەست پێ بکەین لە پەروەردەوە لە ڕاگەیانەوە لە پیاوی ئاینیەوە لە کەسایەتی بەڕێزەکان
با گیان کەینەوە لەوانەیەکەوە هەڵدەخۆزنەوە بە ناوی سیاست و ئیدارەدان خۆیان دەوڵەمەند دەکەن لەسەر بەها و ئەخلاق و کەلتور و تەندروستی میلەتەکەمان بەرمیێشاندی دووبارە ڕێزم هەیە بۆ هەموو کە ئەرمەندان و بینەرەک. زۆر سپاس بۆ کاک پۆڵا لە شاری هەولێر و لەگەڵمانە. وەڵازان خۆشەویستان، زۆرێک لەم بابەتانەوە بوونی هێنانی خواردنی کوالەتی خراپ یاخود خواردنی بەسەرچوو و خستنەوە نێو بازاری بەشێکی زۆری پێویستە بە ئەخلاق و وجدانی ئەو کەسەوە. هەندێک جار تۆ ئەزانی کە ئەمە زیانێکی زۆری بێ بۆ هاوڵاتیان، ئەبینی کە هاوڵاتیان زەرمەندە لە ڕووی تەندروستی و دڵنیاشی لەوەی کە زیانی دەبێت و ئاگاداری و بەرگوێت کەوتوتەوە کە ئەو خواردنە بەسەرچووە تۆ بەروارەکەی دەگۆڕیت و دەهێنی تۆ نێو بازار، یاخود خواردنێکی خراپ کە لە دەرەوە هاوردەی هەرێمی کوردستان یەکەی یان زۆر جار ئەو خواردانەی کە بەستون هەندێک جار بە یەک دوو جارێک دەیبەستێت و دواتر بەرەبێت و دووبارە ئەیبەستێتەوە بۆ خۆی ئەمەش کاریگەریەکی خراپی تەندروستی هەیە. یانی تۆ ئەمانە ئەبینی بەداخەوە وجدانە ناجوڵێت بۆی کە بیر لەو بکەیتەوە کە زیانێکی زۆری بۆ هاوڵاتیانە بێت لە ڕووی تەندروستیەوە. هیچ مرۆڤ پێویستە، ئینسان پێویستە ترسی خۆی گەورە لە دڵا بێت. وەک پێشتی ژاماژەم پێکرد هەر ڕۆژێک دەبێت دەمرین و کاریگەریە بێت لەسەرەوەی کە تۆ زیانە بۆ هاوڵاتیان دەبێت. بەڵازان دەچمە لای پەیوەندیەکی دیکە کاکدارا وەردەگرم لە عربەت. کاکدارا گیان سڵاوی خوا لێبێ. کاکدانیا گیان ئەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه. وعەلەیکە السەلام، سەرهەد و چامان. ئەزیزەکەی من خوای تەبارەک وەتەعالا کە دنیای خەڵق کردووە ئێمە سەر تەوەرەکە تۆ لەم تێژنێمە دایمەن باسی تەوەرەکانەکەم. تەوەرەکان هەمووی نەکبەتیە. بەڵێ خوای سەحەبی بەڵێبی خوای تەبارەک وەتەعالا کە دنیای خەڵق کردووە ئەفەرمێ بە 5 شت تاقیتانەکەمەوە ليبلوكم بالخوف والجوع نقص من الأموال والأنفس والثمرات. دیکەین بە کوردی بۆی خەڵکێکی عەرەبی نازانێم. تاقیمانەکاتەوە بە 5 شت: بە ترس، بە برسێتی، نوقسانی لە گیانە، نوقسانی لە پارە، نوقسانی لە بەروبوومە. ئەم 5 بە مەرحەلەی تەمەن جوان جێبەجێیکەیت ئەوە تۆ براویت و بەهەشت مسۆگەرەکەی، بەڵام بۆ ئەوەی تۆ حاڵی بیت و ئەو خەڵکەش حاڵی بێ ئەم 5 ژیایە لەگەڵ نوێژ و حەج و زەکات و شتەکانی ترکێتە پێشەوە. ئەوە فەرزە، بەڵام ئەمەش فەرزە. ئەم پێشتە ترس و برسێتی، نوقسانی لە گیانە، لە ماڵە، لە پارە، لە بەروبوومە 5 جێبەجێینەکەی بە هەر 5 تەعزیب بدەیە. ئازیزەکە من ئەمڕۆ ترس هەیە، برسێتی هەیە، نوقسانی لە پارە هەیە، نوقسانی لە گیانە هەیە، نوقسانی لە بەروبوومە هەیە. جاگەر شیتەڵی کەم دە بەرنامەیەوێ، بەڵام من ئەمە باسی چی بکەم؟ باسی کوالێتی کەم. تۆ کە بەم 5 مەرحەلا ڕۆشتی ترس و برسێتی، نوقسانی لە پارە و لە گیانە و لە بەروبوومە، کوالێتی دەماغ دابەزیە. کە کوالێتی دەماغ دابەزی خوای تەبارەک وەتەعالا تەعزیب بدەیە. جلوبەرگە عادیە، شەخصیەت عادیە، خواردن عادیە، کوالێتی عادی بڵێن مەهینەکەی زۆر نییە، مقاومەی نییە. عەزیزەکەی من ئەجا باش شتێکی کەشی پێ بڵێم ئەگەر کاتە بێ. فەرموو. ئاساحە فەرمووی تۆ سەیری سارەکە، سارە عیلم دروستی کردووە. ئەم سارێ علمی لێی نەخوڕی یان وەرەگەڕیان ئەوەستێ. قورئانیش عیلمە عەزیزەکەی من، دانراوە کەتەلۆکە، دەستورە، چاوتە، گوێتە، ژیانتە، ناگۆڕێ. بە قسەی نەکەی داماوە بی. قسەیەکی شێ بە گوڵێ بەهار نایە. تاکە تۆ مانگی ڕەمەزان لەچکەکەیت و تەقوا و قەڵەباغێ دروستەکەی. خوای عەزە وەجەل ناوی چییە؟ من ناخەڵەتێ. خەڵک با خۆی نەخەڵەتێنێ، با باش بین. باشە پرسیارێتر مەجال هەیە؟ فەرموو کاکدارا. بەڵێ صاحب فەرمووی ئێمە سارەیەکمانێ فڕێ تاکەیە ئەخولێتەوە 100 کیلۆمەتر 200 کیلۆمەتر ئەگەیتە جێگاکە. من باشم دارە، کاک دانیار باش بێ، ئەویتر باش بێ، ئەویتر باش بێ. هەموومان دوعاکانمان خوای گەورە ڕەتی ناکاتەوە، قبوڵێکە، ژیانمان خۆش بێت. بەڵام کە ئێمە خرابین قاید و بەرپرسێکە بۆیەتە پێشەوە کاکە دادەفلێقێنە، داماو دەکا، کەزەڵ دەکا. جۆ لە مامی خۆدا. بەڵێ کاکدارا گیان زۆر سپاس دەکەین لەگەر قسێکی دیکە نەماوێ. دەی چاوی منی چاو مازەکەم. عەزیزی ئەمەی کاکدارا گیان لە عربەتەوە لەگەڵمان نابووی. کاک ئارام لە عربەت هەروەردەگرم. کاک ئارام گیان سڵاوی خوا لێبێ.
بەڵێ پەیوەندیەکەی کاک ئارامیش پچڕا کە ویستی لەسەر ئەم بابەتەمان قسە بکات بەڵازان بابەتەکەمان بریتێلەوەی کە بۆچی ڕێگە دەدرێت خۆراکی کوالێتی خراپ هاوردەی هەرێمی کوردستان بکرێت کێ بەرپرسە لەمە تاوەکو چەند گرنگە هاوڵاتیانیش هۆشیاریان هەبێت لەوەی کە خواردنی کوالێتی خراپ ئاگاداری بن و ئەگەر لە شوێنێکا بینیان لە مارکێتێکە لە مۆڵێکە خێرا لایەنە پەیوەندیدارەکان ئاگادار بکەنە بۆی کە هەم زیانی بۆ خۆیان نەبێت هەم زیانی بۆ هاوڵاتیانیش نەبێت کە ئەمەش بەشێکی زۆری هاوڵاتیان بۆ خۆیان بەرپرسنەوە هەرچەندە زۆر جار ئەو خواردانە کە هەن لە مۆڵەکان لە شوێنەکاندا دیار نییە کە ئەم خۆراکە بەسەر چووە زۆر جار لەوانێ بڕوارەکەشی بگۆڕێت بەڵام هەر گرنگە وشیاری هەبێت و ئاگاداری ئەو جۆرە خواردن و خواردنەوانە بن بەڵازان کاک هەردی وەردەگرم لە هەولێر کاگەردی گیانسڵاوی خوا لەبێ بەخوای کاکەسێک هەرچی بێ کە خەتای لە خۆمانە جێ بخمان نازانین بەڕاستی شتێکەر دەبژێنین هەر وڵاتەچی لە دین لایدا تێگەوت بازەکەی تێگەی دەبی گەورە تریش بدا ئێمە لە دین لامانداوە بازەکەی گەورە تریش بدەن لەبەر هۆکارەکەی چییە هۆکارەکەی پرتی فێرە لە تۆ لە من لە وەقت لە وەقت تێ دەکەن ڕاستیمانە ناونمە هەر وڵاتەچ ڕاستی ناوی هەرجیدا پرتی فێر و ئەو شتانەی کە دەبینی زیاتری دەدۆزدا باسی گوندی لەبنانی دەکەن کاکە جانەکە من نەچم ئەو نەچی ئەو نەچی بەخوا تێگە وەزعەوەهای دەستە نایە بەس خەتا لە خۆمانە خدا عافیسی مامۆستا سپاس کاکردی لە هەولێرەوە لەگەڵمان بووی بەڵازان خۆشەویستان ئەمە بابەتی ئەمڕۆمان بوو لەم ینی کۆی گشتی ئەم بابەتیاوەی کە گرنگە هەم هاوڵاتیان ئاگادار بن هەم لایەنە پەیوەندیدارەکانیش تا بەرنامەیەکی دیکەی دوانگەی خەڵک بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ